بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە کاریگەری خۆراک لەسەر تەندروستی مرۆڤ دەکەین. خۆراک بە شێوەیەکی گشتی زۆرجار دەبێتە مای تەندروستیەکی باش و ساغ بۆ مرۆڤەکان و بە پێچەوانەشەوە بەشێک لە خۆراکەکان لە ژیانی ڕۆژانەماندا بەهۆی هەڵە بەکارهێنانیان لەلایەن مرۆڤەکانەوە یان زۆرتر بەکارهێنان یان کەمتر بەکارهێنان دەبنە مایی نەبوونی تەندروستێکی باش بۆ مرۆڤ. لەم بەرنامەیەدا باز لەو خۆراکانە یا گرنگی خۆراک بۆ تەندروستی مرۆڤ دەکەین و دەپرسین کامانن ئەو خۆراکە گرنگ و بەسوودانەی کە تەندروستی مرۆڤ بە تەندروستێکی باش و سەلامەت دەپارێزن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدولوەهاب سپۆڕی تەندروستی و کۆمەڵم کردووە. دکتۆریان زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی باسخواست و سوپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر بە شێوەی گشتی پێم خۆشە بزانین خۆراک چییە و چەند جۆر خۆراکمانەیە. ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا بەرخورد لەگەڵ چەند جۆر لە خۆراکەکان ئاکەین. پێشەکی سپاس دەکەم. خۆراک ئەگەر پۆلینی بکەین بە پێی خۆراکە مادەکان ئەکرێن بە چەند گروپێکی سەرەکیەوە. یەکەمیان کاربۆهیدرێتە. کاربۆهیدرێت ئەمە سەرچاوی سەرەکی وزەیە لە لەشمانە و ئەو وزەی کە ڕاستەوخۆک سەروەریەگرین بۆ جوڵەکانمان بۆ زیندە چالاکیەکانمان لە کاربۆهیدرێتەوەیەت. دوو جۆرمان هەیە کە سەرەکین و پێویستە تەرکیزی بکەینە سەر. یەکەمیان ئەوە کە پێڵێن کاربۆهیدرێتی تەواو یان دانەوێڵەی تەواو لەگەڵ کاربۆهیدرێتی ناتەواو یان سادە. بەداخەوەی کە ئێستا لە ڕۆژانەی ئێمە وەریەگرین لە جۆری سادەکەیە. جیاوازی سادەکە و لەگەڵ تەواوەکەیە چییە؟ مەبەستمان لە هەموو دانەوێڵێکی تەواو ئەوەیە کە تۆکە ئەو بەرگە خۆراکی کە هەیەی لەگەڵ ئەو بەرگەی کە بۆ پاراستن دایناوە ئەمە هەموو بەیەکەوە بێ. ئەمە جیاوازی چی لەگەڵ سادەکەیە ڕیشاڵە مادەکانی تایە زایدەن کۆمەڵێ مادە خۆراکیکەی تایە کە یارمەتیمانەیە خۆراکەکان باشتر لەشمانەشی بێتەوە سوودێکی باشتری هەبێ. ئەوەی کە ئێمە هەمان ئێستا لە ڕۆژانەیە وەکو نان بەکاری هێنین کە ئاردی سفرە یان ئاردی سپیە یان هەم بەداخەوە هەندێک لە ئاردی جۆکانیش کە وەکو سفر بەکارێت کە ئەو ڕیشاڵە مادەکانی تیانە لەگەڵ برنجی سپیەکە بەکارهێنن ئەمانە بەداخەوە سەرچاوێکی باش نین و سیان سەرچاوێکی کاربۆهیدرێتی سادەن کە ڕێژەی شەکرە لە ڕێژمانە زوو بەرزەکاتەوە و کێشەی تەندروستی و نابەڵانسیەک لە گلاندەکانمانە ڕژێنەکانمانە دروستەکات. جۆری گروپی دومی خواردن پرۆتینەکانن کە ئەمە پێکاتێکی سەرەکی ماسوولکەکانمان سیستەمی بەرگری لەشمان هۆرمۆنەکانی لەشمان تێگەی و ئیشیان ڕێخستنی زیندە چالاکیەکانی لەشمانە. پرۆتینەکان بە پێی سەرچاوەکە کڕین بە دوو بەشەوە. پرۆتینەکان کە سەرچاوێکی ئاژەڵیان هەیە کە ئەمە زۆربەی تەشامینەکانیان تایە کە لەشمان پێویستێتی و پرۆتینیش لەو سەرەوەی کە سەرچاوی ڕۆکیەوە هەیە ئەمانە هەمان ڕۆڵی ئاژەڵیەکە بینیم بەڵام ئەبێ ئاگاداری ئەوە بین کە ڕێژێکی کەمتری تشامینە سەرەکیەکانی تایە کە لەشمان پێویستێتی و ناتوانێت دروستی کات. بۆیە پێویستە کاتێک کە پێویستمان بە سەرچاوتە پشت بەبەستین بە سەرچاوی ڕۆکێکەوە چەند جۆرێک لە هەمان کاتە بەکاربێنین بۆی کە بتوانین زۆرترین تشامینەکانمان دەستکەوێت. سێم گروپی خۆراکە مادەکان کە چەوریەکانن. چەوریەکان ئێمە لە ڕۆژانەیە بۆ خواردن ئامادەکردن یا پێکاتەی خۆراکە مادەکان تایەتی بەڵام ئەبێ ئاگامان لێبێت چەند جۆرێکمان هەیە. ئەوەی کە ئێستا باوە کە بەکارهێن حتا ئەوەی کە لەوەی خۆمان بەکارێن پێڵەن لە بایەکە کە زەیتی نەباتیە و باشترینە. دوای ئەو ئەگەر بینە سەری ئەوەی کە ڕۆنڕقەکەی خۆمان پێڵین ڕۆنی نەباتیە یان ڕۆکیە بەڵام ڕقە ئەمە سەرچاوێکی باش نییە بەڵام ئەتوانین بەکاری بین ئەتوانین لە بڕێکی دیاریکراوە بەکاری بێنین بەمەرجێک لە سادەی وزەکەی ڕۆژانەمەکە وەریگرین لەوە کەمتر بێت لە ڕۆنڕقەکە. سەرچاوی ئاژەڵی وەکۆی کە مەسەن لە گۆشتا هەیە یان لە گۆشتی مریشکا هەیە یان ئەوی کە پێڵێن ڕۆنی حڕ کە ڕۆنی ئاژەڵیە باشتر وایە دوورکەینەوە لی. سەرچاوی کەی گروپە خۆمن گروپێکی کەی گروپە خۆراکەکان کە هەمانە کە ئەوانیش بریتین لە ڤیتامینەکان.
ئەمانە ئیشیان ڕێخستنی زیندە چالاکیەکانی لەشمانە. ڤیتامینەکان لە خواردنەکانمانە هەیە، لەو خواردنە سوشکیانی کە وەرێگرین هەیە. ئەگەر خواردنەکان خواردێکی تەندروست بێت ئەتوانین زۆربیان بەکاربێنین و زۆربیان هەر لە خواردنی کە وەرێگرین بەکاری بە خواردنی کە خۆین وەری بگرین. گروپێکی کەی خواردنەکان کە هەمانە کانزاکان لەگەڵ خوێکانە. ئەمانیش ئەگەر خواردنێکی تەندروست بخۆین زۆربەی پێویستی لەشمان پێدابی نەکەین، پێویست ناکە بچین زیاتر وەربگرین. ئەوەی کامێنێتەوە گروپێکی کەی سەرەکیە کە ئاوە کامیش هەر لەشمە ناتوانین دروستی کا لەبەرەوە پێوترێت سەرەکی ڕۆژانە بەلایانی کەم و بەلایانی کەمە پێویستمان وایە کە زەلامێکی گەورە لە 70 کیلۆ بەرەو سەرۆتر بێ پێویستە بەلایانی کەم و 2 لیتر ڕۆژانە ئاو بخوا کەمیش ئیشیر ئەندامەکانمان ڕێکە خات چالاکی خانەکەمانە پارێزێت زایدەن تەندروستیمانە پارێزێت. زۆر باشە دکتۆر گیان پێم خۆشە ئەم حەوت خۆراکی کە جەناب داماژەت پێکردن پۆلێن و دابەشیان بکەین بەسەر خۆراکەکانی ڕۆژانەماندا بۆ نمونە کاربۆهیدرات یان پرۆتین یان چەوریەکان یا ڤیتامینەکان لە چه خۆراکێکدا هەن بۆی ئێمە بەکاریان بێن یا بمینە بەکاربەری ئەم خۆراکانە بۆی سوود لەم سەرچاوە خۆراکیانە وەربگرین. بە شێوەی گشتی کاربۆهیدرات کە یەکەمە پرۆتین کە دووەمە سێم چەوریەکان چوارم ڤیتامینەکان لە چه خۆراکێکی ڕۆژانەی ئێمەدا هەن و دەست دەکەون. بەدڵنیایی بەس پێشەکە وەڵامی ئەو پرسیارمەکە بزانین ئەو گروپە خۆراکەمان دەکەم پێکاتێکی خۆراکیەکانەوە کە باسمان کرد ئەمانە هەمویان ڕۆژانە پێویستە وەری بکرین. ئەمانە گرنگن بۆی کە تەندروستی لەشمان پارێزین بەڵام لە بڕێکی تەندروستە بوو کە تەندروستیمان تێک نەچێت. بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەگەڕینەوە سەر ئەوەی کە خۆراکەکان خۆیان پۆلێ نەکرێن بە چەند گروپەوە خۆیان پۆلێ نەکرێن بە 6 گروپەوە. گروپی یەکەمیان گروپی دانوێڵەکانن. گروپی دانوێڵەکان کە پێکاتەکان بە شێوەیەکی سەرەکی کاربۆهیدرێتە بڕێکی کەم پرۆتینی تایە لەگەڵ بڕێکی زۆر کەمیان نییە چەوریتیایە. ئەمانە وەکوەکە باسماکە برنجە ئەوانی کە لە گەنم لە جۆ لە گەرمە کوتراو لەمانە دروستەکەم هەموو دانوێڵەکان نەگرێتەوە. ئەمانش یەکێک لە گروپە سەرەکیەکان بۆ خواردنمان یعنی پێویستە وەکو کاربۆهیدرێت پێویستە لە 155 خۆراکی ڕۆژانەمان لە کاربۆهیدرێتەوە بێ بەڵام کاربۆهیدرێت یان دانوێڵێکی تەواو وەکو لە برنجە باشتر وایە پەنا ببەستین بۆ برنجی بۆر ئەو باشترینە یان برنجی کوردەواری خۆمان زۆر باشە کە دوور بکەین و لەو برنجانی کە پێڵن برنجی سپی کە ڕەنگ و ئاڵی جوانە بەڵام لە ڕۆی خواردنەوە خۆراکە مادەکانی باش نییە بەتەواتی دانکە ڕەنگە سپی و ئەمیتر بۆرەکە جەناب دەفەین پەیوەندی بە چیەوە هەیە وە گرنگی ئەم برنجە یان پێشە جەناب دامەژ بەوە کە یەکێ لە هەڵەکانی خەڵک ئەوەی ڕۆژانە ئاردێکی سپی بێژراوە بەکارهێنن وەکۆڵێ ئەو کەپەک و توێژاڵیان بەرگەتۆوەی کە هەیەی لێیەکەنەوە سوودی ئەمە چییە لە کاتێکە وەکۆڵێ نانەکەمان جوانتر ناکە بەڵام لەوەی وەکو جەنابەت فەرموو سوودێکی گرنگی بۆ ئێمە سوودە گرنگەکە دوو سوودی گرنگی زۆر هەیە یەکەمیان ئەگەر ئەو کەپەکەی لەگەڵان نەبێت کە ڕیشاڵەکانن ئەوە زۆر نیشاستێکی تایەتی زۆر بە زووی ئەبێ بە گلوکۆز کە لەشمان هەڵێمژێ بە زۆر بە سەریعی لەشمان هەڵێمژێ ئەو کاتە باڵانسی لەشمان تێکەیات گلاندەکانمان وەکو پەنکریاس کە ئینسۆلین دەرەکا کە ئیشی سەرەکی ئەوەیە ئەم گلوکۆزە بۆ خانەکە و چارەسەری بکە وەکو زێگیان وەکو سەرچاوەیەکی وزە خەزنی بکات ئەمە تێکەیات سەری لێ تێکەیات لەبەرەوە باشتر وایە دوورکەیەوە سوودی دووهەمیان زۆربەی تۆژینەوە زانستیەکان و زانست سەلمانوێتی ئەم ریشاڵە زۆر گرنگن بۆ تەندروستی کۆندەمی هەرسمان لە زۆر نەخۆشیشەمان پارێزن یەکێک لەوانە شێرپەنجەیە ببوورە پرسیارەکەمان بچینەوە سەر ئەو مەبەستمەوەیە برنجی بۆر و برنجی سپی ئێمە ئێستا لە ڕۆژانە خەڵک هەمووی هانا بۆ ئەم برنجە سپیە باکە جەنابەت دەڵێ بە شێوەیەکی باش یان بەکارهێنانی باش نییە جیاوازی لە نێوان ڕەنگەکانە یان بۆونە برنجی کوردی جەنابەت فەرموو شتێکی باشە چ پەیوەندێکی هەیە بەم گرنگی خۆراکەوە پەیوەندی بە ڕەنگەکانەوە نییە پەیوەندی بە خۆراکە مادەکانەوەیە هەروکو جگە لە برنجی هەرکوتمان نانی جۆ ئێستا منەکە من تێبینیم کردووە زۆربەی شوێنەکان کە نانی جۆکەی سێرەکەی نانێکی سافی جوانە نەکەپەکی تایە ناری شاڵە مادەکانی تایە لە بڕۆسێکی نانێکی سافی جوانە ئەمە هەمان بابەتە هەمان کێشەمان بۆ دروستەکە وەکو ئاردی سفرەکە لەبەرەوە زۆر بە زووی شێبێتەوە
لەشمان ئێمژێت و کێشەمان بۆ دروستەکات لەبەرەوە باشترە دوورکەینەوە لەمە بەرامبەرین بۆ دانوێڵی تاو بۆ بەکارهێنانی وەکو لە کوردواری خۆمانە هەیە گەرم کوتراو هەیە کۆمەڵی خواردنی کوردواری خۆمان هەیە توانین بەکاری بێنین پشتی پێبەستین زۆر باشترە لەوانی کە ئێستا هەن زۆر باشە دکتۆر بچینەوە سەر باسەکەی پێشومان پرسیاری پێشوو کەوتمان پرۆتینەکان کاربۆهیدرات چەوریەکان لە چه خۆراکێکی ڕۆژانەماندا هەن و خۆراکەکان دابەژە بن بەسەر چ گروپێکدا باش گروپی دووەمی گروپی یەکەمیان وتمان ئێمە ئەمە دانەوێڵەکان گروپی دووەمیان ئەمانە کە گۆشتەکانن گۆشتەکانیش پۆنە نەکرێن بە چەند گروپێکەوە گۆشتمان هەیە کە بێچەوریە ئەمە گۆشتی سوور کە چەوریەکەی لێلا بین گۆشتی پەلەوەڕ ئەگەر پێستەکەی لێلا بین بە تایبەتی سنگی مریشک ئەمانە باشترینن بۆ بەکارهێنان ئەگەر نەبوو پەنابین بۆ گۆشتی کەم چەوری گۆشتی کەم چەوری ئەوەیە کە بڕێکی کەمتر چەوری تایە ئێشتا وەکو مەسەڵەن گۆشتی گوێرەکە یان گۆشتی ڕانی مەڕووماڵات ئەمانە بڕێک کەمتر چەوری تایە لە گروپی سێمیان کە گروپی مەمناوەندە ئێستا پێشتاڵم جیاوازەکانیان چییە گروپی مەمناوەند ئەمە کە زۆربەی گۆشتی ئاسایی کە خۆمان بەکارهێنین ئەچین لە قەسابخانەی کڕین بەس بەداخەوەی کە زۆر مەرغوبە لای ئێمە کە گۆشتی پەراسووە کە پشتە مەغزەیە ئەمە گۆشتی زۆر چەوریەکانە ئەمە بڕێکی زۆری چەوری تێرەکانی تایە کە پێویستەکە خۆمانی لێ پارێزین جیاوازی چیە لە بینی ئەم گروپانەوە گروپی یەکەمیان کە بێت چەوریەکەیە ئەمە گەر شی بکەینەوە نزیکەی 7 گرام بۆ هەموو 30 گرام گۆشتێک 7 گرام پرۆتینمانەیەتێ زائیدەن 1 گرام دەروبەری 1 گرام چەوریمانەیەتێ گروپی دووەمیان کە کەم چەوریە نزیکەی 3 گرام چەوریمانەیەتێ بۆ هەموو 30 گرامێک گۆشت گروپی سێمیان 5 گرام چەوریمانەیەتێ کە باسێکن چەوری باسی چەوری تێرەکەین کە چەورێکی خراپە گروپی چوارەمیان کە چەوری زۆرە ئەمە نزیکەی 7 گرام چەوریمانەیەتێ بۆ هەموو 30 گرامێک گۆشت هەموو 30 گرامێکی گۆشتیش یەکسارە بە تەقریبەن سایزی یان حەجمی پەنیرێکی کیلی دەبزان بڕاکەی چەند زۆرە لەبەرەوە باشتر وایە کە چەوریمان گۆشتمان هەڵبژات گۆشتی بێ چەوری بێت یان گۆشتی مەسەن پەلەوەڕ بێ پێستەکەی بێت بۆی کە بتوانین سوودی لێ ببینین زۆر باشە گروپی سێهەمی خۆراکە مادەکان کە گروپی میوەکان گروپی میوەکان بە شێوەیەکی ئەساسی کاربۆهیدرێتی تایە پرۆتین تیانە هەم بڕێکی زۆر کەمی تایە کە ئاژمار ناکرێت لەگەڵ چەوریش هەمان شێوە ئەم گروپە گرنگەکەی لە چیایە گرنگێکی لەوەیە کە مەسەن کۆمەڵێکی زۆر ڤیتامینی تایە ڕیشاڵەکانی تایە لەگەڵ کۆمەڵی خۆراکە مادەی باش تایە لە خێو کانزەکانیش لەبەرەوە ڕۆژانە پێویستە لەسەر هەموو ژەمێک ئەم گروپە موجود بێت جگە لە هەندێک کاتێک کە نەخۆشیانە بێت کە پزیشکە ڕێنماییمانەکە کە دوورکەینەوە لە کۆمەڵێک میوە ئەگەر نا ئەتوانین ڕۆژانە لەسەر هەموو ژەمێکی خواردنە پێویستە ئێمە میوەی تیا بێت گروپی چوارەمیان کە گروپی سەوزەکانن ئەمانش سوودێکی بەپایانی هەیە هەروەکو گروپی میوەکان ڤیتامینی تایە ڕیشاڵەکان بڕێکی زۆری تایە بڕێکی چاک ئاوی تایە زایدەن خێو کانزەکانی تایە ئەمەش سوودێکی بەپایانی هەیە بۆ ڕۆژەمان جگەلەوە ئەگەر بەراوردیکەین لەگەڵ گروپەکانی پێشوە بۆ هەموو بڕێکی ئەم بڕێکی وزەی کەمترێت لەبەرەوەی ئەوانە کە نیەتیان هەیە کە کێشیاندا بەزیان یانە کێشیان لە بابەتێکی تەندروستیان ئەتوان پشت بەستن بە سەوزەکان بە شێوەیەکی سەرەکی بەڵام بەتەنیان نابێ بەکار بێ بە تاکیدی گروپی پێنجەمیان کە گروپی شیرەمەنیەکانە کە ڕۆژانە خۆمان بابەتی شیرمەنی وەکو خواردنی بەیانی وەکو تەقالیدی خۆمان بەکارهێنین ئەمەش باشتر وایە بەنسبەت ماست و بەنسبەت شیرەوە دوورکەوینەوە لەو ماست و شیرانی کە چەورێکی زۆری تایە ئەوەی کە پێڵێن فول کرێم یان فول فات ئەمانە زەرێکی زۆرمان لێیە چکە چەوری کە تایەتی چەورێکی تێرە و زیان بەخشە بۆمان لەبەرەوە ئەگەر دەستمان کەوت و هەشە لە بازاڕەکانی ئێمەیە ئەوەی کە پێڵێن سکیمت یان بێت چەوری ئەمە باشترینە بەکاری بێنین بە تایبەتی بۆوانی کە مەسەن نەخۆشی بەرزی فشاری خوێن یان شەکریان هەیە باشترە بێچەوری بەکاربێنین ئەگەر هەر دەستمان نەکەوت چکە ئاتن تامەکەی تۆزێ خۆش نابێوان کە بێچەوریە بنچکە چەوری تامێکی خۆشەیە ئەتوان ئەوان کە کەم چەوری هەیە کەم چەوری ئەتوان ئەوە بەکاربێنن ئەمە تا ڕادەیەک باشترە لە فولفاتەکە ئەوەی کەم پێڵن مەسەن سیم سکیمت یان کەم چەوری
ئەمە ئەتوانین بەکاربێنین بەڵام ئێشتا بەقەی بێچەوریەکە باش نییە. دوا گروپمان کە باسی کەین گروپی چەوریەکان خۆیەتی. چەوریەکان ئێمە ڕۆژانە بەکاری هێنین لە هەندێک خواکە مادەکانە هەن ئۆتوانین سوودیان لێ بین بڵێ بەڵام ئەبێ ئاگداربین چۆن هەڵیان نەبژێرین. بۆ نمونە زەیتی زەیتون کە بەناو بانگە کە زەیتێکی زۆر باشە لە بازاڕەکانی ئێمە هەیە بەڵام ئەبێ ئاگداربین کە چەند جۆرێکی هەیە. یەکێک لەوانە زەیتی زەیتونی ئەکسترا ڤێرجنە کە ئەمە بکر ممتازەکە بەعربیسراوە ئەم باشترینە بۆ بەساردیە گوشتێت چەورەکەی تێر نابێت هایدرۆجینێشنی بۆ ناکرێت گەرم ناکرێت. جۆری دووەمیان هەیە کە ڤێرجنە ئەمە پێڵن بکر ئەمە تێکەڵێکە لە دووبارەکراو زەیتی دووبارەکراوکە یان کوڵێنراوەکە لەگەڵ گروپی یەکەمیانە ئەمە ئەتوانین بەکاری بێنین بەڵام ئێشتا وەکو گروپی یەکەم باش نییە. گروپی سێهەمیان ئەوەی کە باس نەکراوە دیگەی کەیشێکی لەسەر نووسراوە ئەمە عادەتەن ئەوەی کە دووبارە گەرم کراوەتەوە پرۆسسی هایدرۆجینێشنیەکی بۆ کراوە بەڵام شێوەی زەیتایە بەڵام ئێشتا وەکو گروپی یەکەم باش نیە لەبەرەوە باشتر وایە گروپی یەکەم بەکاربێنن بەڵام گروپی یەکەم بەداخۆ نرخی لە هەوایگە گرانترە. ڕاستە دکتۆر چۆن ڕۆژانە ئێمە ڕێخستن بۆ ئەم خۆراکانە بکەین یام لەشی ئێمە لە ماوەی 24 ساعتی شەو ڕۆژدا چەند پێویستی بە چەوری ڤیتامین کاربۆهیدرات سەوزەمەنی میوە و خواردنەکانی دیکە هەیە. مرۆڤێک بۆ منە تەنها پەنا بۆ یەکێکیان بەرێ و ئەنگێکی دیکەیان پشت گوێ بخە چۆن ڕێخستن بکەین لە نێوانیاندا و لەشی ئێمە پێویستی بە چەندێک لەو خۆراکانەیە. پرسیارێکی زۆر جوان و زۆر زیرەکانە سپاس دەکەم بۆ پرسیارە. لێرە پرسیارکە بە دوو بەشی هەیە. بەشی یەکەم هەموو مرۆڤێک تایبەتی لەشی خۆی هەیە چالاکی جەستی خۆی هەیە لەبەرەوە هەموو مرۆڤێک پلانێکی تایبەتی خۆیە بەڵام ئێمە ناتوانین هەموو مرۆڤێک ئەسەر باس بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی باسەکەین. ئێمە سێ ژەمی سەرەکیمان هەیە لە بینی ژەمەکانە سوکە ژەممان هەیە کە هەندێک جار بەکارێن و هەندێک مرۆڤ بەکاری نایەنە. لە ژەمی بەیانیانە شینەمەنی کە بەکاری هێنین و بۆ بەڕستم وت باشتر وایە بێچەوری بێت ئەگەر نا پەنابەرین بۆ کەم چەوریەکە باشتر لەوەی کە فول چەوریەکە بەکاربێنین. ئەمە یەک دوو بۆ پەنیر باشتر وایە پەنیرێک بە ئەوانکە لەسەر نووسراوە پرۆسێست یان دروست کراوە باشتر دوورکەوینەوە لێی بەڵام ناڵم مەیخۆ بەڵام باشترە دوورکەوینەوە لێی لەگەڵ ئەو نانی کە بەکاری هێنین باشتر وایە نانەکە لە دانیێڵی تاو دروستکرابێت نەک لە ئاردی سفر دروستکرابێت چ بگەنم چ بە جۆ هەردووکیان هەمان زەرەری هەیە بۆمان. یعنی سەر خواردنی نیۆڕۆ خواردنی نیۆڕۆ باشتر وایە دەفرەکەمان دانیۆڵەکە بەشێکی تیابێت بیکەین بە چوار بەشەوە ئەگەر دانیۆڵەکە بەشێکی بگرێت بەشێکی لەوە کەمتر لە چارەکی دەفرەکە کەمتر بە پرۆتینەکان بە پرۆتینەکان وەکو چی مەسن وەکو گۆشتی سوور ئەگەر بێچەوری بێ گۆشتی پەلەوەڕ بێچەوری بێ یان گۆشتی ماسی کە سوودێکی بێپایانی هەیە یان ئەتوانین مەسەرەن بە چەند جۆرێک لە کولای خۆمان پەقلەمەنیەکان نۆک و نیسکۆمانە چەند جۆرێکیان تێکەڵکەین و بۆوانیکە گۆشت ناخۆن دەنێ بەشی سەرەکی کە بەشە چارەکە هەرە گەورەکەیەتی بێن بە سەوزەکان سەوزەکان لە شێوی زەڵاتە بێ بە شێوەی سەوزەی لێنراو بێ یان سەوزەی کاڵ بێ ئەو چارەکەی کە ئەمێنێتەوە بەشێکی بین بە میوە ئەو میوەی کە ڕۆژانە حەزمان لێتی باشترە ئەمەی تیابێت لەگەڵ مەسەن شیرە مەنیەکانە ئەگەر کوپێک مەسەن شیر بێ بێچەوری یان ماستاو بێ دێگەی ئەتوانین لەگەڵا بخۆین بگەنە هەمان شت بۆ ژەمی ئێوارە بەڵام بە بڕێکی کەمتر ئەتوانین بەکار بێنین لە بینی ژەمەکانە باشتر وایە پەنابەرین بۆ میوە وشکراوەکان یان مەسەن سەوزە ئەگەر وەکو زەڵاتە بێ یان وەکو سەوزێکی ئاسایی بێ بخورێت یان هەندێک جار وەکۆی خۆمان بەناوبانگە چارەزا توشتیوە بە شەرتێک لە بڕێک کە با بڵین لە چنی دەستێ بێ یان دوو کۆچکی چێش بێ زیاتر تێپەڕ نەکات. زۆر باشە دکتۆر لە ئێستاە لە وڵاتانە و لە هەرێمی کوردستانیشا گوێبیست یان بۆونە بینەری حاڵەتێکین کە پێ دەگوترێ یان پێیان دەگوترێ ڕووەک خۆرەکان تەنان ڕێکخرا و گروپیشیان بۆ دانراوە کە ئەمانە پشتیان کردوتە هەموو جۆرە خواریان هەموو بەرهەمێکی ئاژەڵی و چەوری تەنها سەرچاوی خواردن و داهاتیان یان داهاتی ڕۆژانەی خواردنیان هەر ڕووەک و بەرهەمە سەوزەمەنیەکانە ئەمە تا چەند ڕێکاریان بوون کردەوەیەکی دروستە ئایا مرۆڤ تەنها بە خواردنی بەرهەمە ڕووەکی و میوەییەکان ئەتوانێت ئەو خواردنانە یان بۆمنە ئەو سەرچاوە خۆراکیانە بۆ لەشی دابین بکات بەدڵنیاییەوە ئەتوانین بڵین بڵێ ئەتوانێن بەڵام لە بینی دوو قەوسا بە ئاگداری بە وریاییەوە
چکە هەندێک خۆراکە مادەیە کە لەشمان پێویستێتی وەکو مەسەن ترشە ئەمینیەکان کە لە پرۆتینەکانەوە وەریەگرین کە لە سەرچاو ئاژەڵەکانەوە تەواوی ئەو پرۆتینە سەرەکیانە ترشەمینە سەرکیانی کتیا کە لەشمان پێویستێتی و پێویستە ڕۆژانە بەکاری بێنین لە خۆراکە ڕۆکیەکانە بە تەواوەتی نییە. لەبەرەوە ڕێنمایی وایە باشتر ئەگەر لە ڕۆژێکە مەسەلەن سوپێ بکەن یان چێشتێ لێ بنێن باشتر وایە چەند جۆرێک خۆراکە ڕۆکیەکان تێکەڵ بکەن بۆکە بتوان زۆرترین ترشە ئەمینەکانە خۆراکە مادەکان کە پێویستیانە بەلەشیانە دەهێنکەوێت. ئەگەر کێشێکشیان ڕۆیا و کاتە بتەکی بەدڵنیاییەوە توان سەردانی پزیشکن بکە ڕێنماییەکی زیاتریان باتێ. زۆر باشە دکتۆر لە ئەو خۆراکانی ئەو سەرچاو خۆراکیانە لە ئەگەری کەمی و زیادی بەکارهێنانی لە ژیانی ڕۆژانەمادایە لە ڕۆژێکدا چۆن کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکەن. بۆ منە مرۆڤێکمان هەیە وەکۆڵێ بەردەوام هەر خەریکی گۆشت خواردن و چەوری و کۆمەڵێشتی ئەلەو بەرهەمە ئاژەڵیانەیە و بە هەموو شێ پشتی کردوتە دانەوێ لەو بەرهەمە میوەی و سەوزەییەکان. بەڵێ تام پرسیارەکە لێرەمە زۆر گرنگە. ئێمە ئەگەر بمانەوێت لە تەندروستە بمێنین ئەبێ بڕی خواردن هەمە چەشنە لە گروپە بڵێن خۆراکە مادە جیاوازەکان هەمویان وەربگرین. ئەگەر پشت بکەنە یەکێک یان مەسنۆک و پرۆتینەکان هەموو پرۆتینەکان واز لێ بێنم بڵم پرۆتین ناخۆم بە سەرچاو ئاژاڵیەکەی بە سەرچاو ڕۆکیەکەی بەدڵنیەوە تووشی کێشا بم. ئەمەش قسەی من نییە ئەمە زانست و داتەنوێەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دووپاتیەکاتەوە کە چۆن خۆراک سەرچاوی مانی ئێمەیە سەرچاوی تەندروستی ئێمەیە هەمان کات ئەگەر خراپبەکاری بێنین ئەبێتە هۆی سەرچاوی کێشەی تەندروستی بۆمان. یەکێک لەوانە کە خەتەرترینیانە کە ئێمە زۆر لێترسین شێرپەنجەیە. داتەکان لە بەتایبەتی لەیاندا ڕێکخراوی تەندروستی جیهانەوە دووپاتی کردوتەوە تەنها بە چەند هۆکارێک ئێمە توانین لە ساسی بۆ لە سا 50 شێرپەنجەکان ڕێگری لێ بکەین. ئەو فاکتەران چی کە توانین ڕێگری لێ بکەین. یەکیان کێشزیاییە، قەڵەویە، خواردنی تەندروستە، چەورێتێرەکان کەم خۆین خوێ ڕۆژانە لە 5 گرام کەمتر خۆین بۆ وانێکە کێشەی تەندروستیان نییە و زایدن دانەوێڵی تەواو بخۆین. بەدڵنیاییەوە لەگەڵ چالاکی تەندروستی باشە ئەگەر چالاک نەبین لە ڕێگەی جەستەییەوە ئەوە یەکێکە لە کێشەکان کەونەکە. جگە لەوانە هەوکردنی ڤایرۆسیەکانە کە توانین خۆمان لێپارێزین لە ڕێگەی کوتانەوە بە تایبەتی مەسەن بۆ هەوکردنی جۆری ڤایرۆسی بی کە کوتان هەیە لە وڵاتی ئێمە و خۆشبەختانە بە بەلاشە و لە هەموو بەڵمەدە تەندروستیەکان و بکە تەندروستیەکانە هەیە کە توانین خۆمە وەکو وەسیلەی بەکاری بێنین بۆ خۆپاراستن. تەنها بەمانە ئێمە توانین لە ساسی بوو لە سا 50 شێرپەنجە لە خۆمانە کەم بکەینەوە ئەتوانین زۆربەی کێشەکان کە پەیوەندی هەیە بە خۆراکی ناتەندروستەوە توانین خۆمان لێپارێزین. ئەو کێشانە کامانن کە پەیوەندی بە خۆراکی ناتەندروستەوەی وەکو جەنابت فەرمووت. یەکەمیان کێشی زیە، دووهەمیان قەڵەوی کە لای ئێمە وەکو زۆربەی وڵاتەکانی کە بە تایبەتی لە مناڵانە کە تەسیرێکی زۆر خراپی هەیە لەسەر دوا ڕۆژیان ئەمە یەکێکە لە کێشەکان. ئەم دوانش ئەبن بە هۆکارێکی سەرەکی بۆ زۆر کێشەی تەندروستی کە وەکو کێشەکانی مەسەن پەیوەندی بە دڵەوە هەیە، ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە، ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بە ئیشی کە ئەندامەکانی لەشمانەوە هەیە. جیاوازی چیە لە نێوان کێشی زیاد و قەڵەوی؟ ئایا هەر یەکشت نین یان چ جیاوازیە لە نێوانیاندا هەیە؟ نەخێر، کێشی جیای لە لیڤڵێکی بزن لە ئاستێکی دیاریکراوە دیاسکی دیاریکراوە بەنسبەت باڵامان لەگەڵ کێشەمانە شتێکمان هەیە پێڵێن بۆدی ماس ئیندێکس. ئەمە هەژماریەکەین لە ڕێژێکی تایبەتیە بۆگە لە 8.5 کەمتر بوو ئەمە بە کەمی دانرێت، لە 8.5 زیاتر بوو تا تقریبن سی ئەمە لە 8.5 زیاتر بوو تا ڕێدەیەکی محدد دیاریکراو ئەمە بە تەندروست دانرێت، لەوە زیاتر تا ڕادێکی محدد بە کێش زیادی دانرێت، لە 30 زیاتر ئەمە بە قەڵەوی دانرێت. قەڵەوی خۆشی سێ لیڤڵی سێ بەشی سەرەکیەگرێتەوە، بەشی یەکەم بەشی دووەم بەشی سێمەگرێتەوە. ئەمانە کێشەمان بۆ دروستەکەن. دکتۆر باسی قەڵەویمان کرد، ئەو خۆراکانە کامانن کە کار لەسەر کێش و قەڵەوی مرۆڤەکانەکەن. بۆ منە زۆر جار ئەگوترێ خواردنی سەمون و نان و نازام ئێواران برنج و کۆمەڵێ شت هەن ئەمانە کێشی مرۆڤ زیاد دەکەن و قەڵەویەکەن. ئایا وایە ئەم زیادبوونی کێشی مرۆڤ و قەڵەوبوونی مرۆڤەکان پەیوەندی بە خواردنەوە هەیەم تەنها کۆمەڵی خواردنی دیاریکرا و ڕێژەین کە ئەمانە مرۆڤ قەڵە و کێشی زیاد دەکەن؟ چەند هۆکارێکن. یەکێک لەو هۆکارانە ئێمە وەکو مرۆڤ وزەیەک وەرەگرین کە لە شێوەی خواردنە
ئەم وزەیە ئەگەر یەکسان بۆ وزەی کە لە ڕێگەی چالاکی لە جەستەیمانەوە سەرفیەکەین ئەوە کێشمان وەکو خۆی مێنێتەوە. ئەگەر وزەکەی کە وەرمان گرت کەمتر بوو لەو وزەی کە سەرفیەکەین یاوەتای ئەو وزەی کە سەرفیەکەین زیاترە ئەو کێشمان بە تەکیدی بەرەو دابەزی نەڕوە. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە ئەو وزەی کە وەرەگەین زۆرە زۆرتر بوو لەوەی کە سەرفیەکەین یان چالاکیێکی جستەی کەممان هەبوو ئەو کاتە لەشمان سیستەمێکی ئۆتۆماتیکی هەیە. ئەو خۆراکەمان بڕێکی بۆ چالاکی جەستەیمان بەکارهێنێ بڕێکی هەڵەگرێت بۆ نمونە کاربۆهیدریتەکان و پرۆتین کاربۆهیدریتەکان کە وەرەگرین هەڵەگرێت کا بە چی ئەیکا بکە گلایکۆجین کە لە مەسوولەکان بە ڕێژێکی سەرەکی لەژگەرما بە دوای ئەو لە ڕێژە هەڵیەگرێت. ئەمە وەکو وزەیەک دوای کە بەکاری هێنێتەوە. چۆریەکان لەگەڵ مەسن ئەو پرۆتینانی کە زیان ئەو کاربۆهیدریت کە زیان ئەیگۆڕێتەوە مەسن خاتر چی ئەیکاتە مەسن چۆری خانەکان لە وەکو چۆری هەڵیەگرێت. ئەمانە لە دەوری ئەندامەکان و لە هەموو لەشمانە ئەمێنێتەوە. ئەمەش بڕێکی سەرەکی وزەیە بەڵام کە لە زیات لە حەد تێپەڕی کرد لە بڵێن ئاستێکی تەندروست تێپەڕی کرد ئەو کاتە کێشەکانمان بە دروستەکات. چکە کە ئەو خەزنێکە وردەوە قەڵەوی خراپترین جۆیشان کە مەسن لە ئاستی ناومانە کە ورگمانە ڕوایەت ئەمەش کێشەی دنیامان بە دروستەکات بووە. زۆر باشە. دکتۆر باست لە شێرپەنجە کرد. چ پەیوەندیەکی بە خۆراکەوە هەیە یان ئەو خۆراکانە کامانن کە ئەبنە هۆی نەخۆشی شێرپەنجە بۆ مرۆڤەکان لە ئێستاە بۆ منە دەیاها جۆری نەخۆشی لە کوردستانە ئەبیسرێن و ئەبینرێن نەخۆشی درێژخایەن و چارەسەر نەکراو یان بۆن چارەسەر بۆ نەدۆزراوە هەل ئەو نەخۆشیانەی کە باون ئەمانە تا چەند پەیوەندیان بە خۆراکەوە هەیە چەندیان پەیوەندی بە جۆری خۆراکەوە وەرخۆراکەکە بۆچی دەبێتەوە کاری شێرپەنجە ئایا خراپی کوالێتیەتی یان ئیکسپایر بووە یان بۆ منە مادەیەکی تایە کە ئەم نەخۆشیە دروزەکە. بەدڵنیای سا گەڕینەوە سەر مەسەر ئایا بۆ پرسیارەکەیت ئایا مەسەن خۆراکی لە قوتونراو شێرپەنجە دروستەکات بۆ خۆراقی لە قوتونراو کۆمەڵی ڕێنمایی هەیە کە بیکڕین کە مەسەن ڕۆژانە کە پێویستمان پێێتی توانین بیکڕین کۆمەڵی ڕێن یەکێک لەوانە قوتووەکە تاکو مادەی حافزیتیانە بێت باشترە لەوەی کە مادەی پارێزەرەکان بابنەوە ماکپێڵ مادە حافزەکان تیا بێت ئەگەر تیانە بێ باشتر لەوەی کە تیا بەڵام ئەگەر ناچار بوون ئەتوانین بکرین باشتر وایە بەڕواری دروستکردنی ئەو خۆراکی کە خراوەتە قوتووەکەەوە تا تازەترین بێ باشترە قوتووەکە باشتر وایە نەقوپاو بێ ئەگەر قوپاو بوو وەکو ڕێنمایەک دوورکەون و لەی مەیکڕن چکە ئەو دیواری کە لێی دروستکراوە قوتووەکە کۆمەڵی مادەی تایە کاتکە قوپێ لەوانەیە ئەو ڕووپۆشەی نەمێنە و کارلێک لەگەڵ ئەو خۆراکە مادانەیە بکە و کۆمەڵی ژەماتەکە مادەی ئەکسپایریان نزیک ئەکسپار باشتر وایە بە تەواتی دوورکەینەوە لێی باشتر وایە با تەواتی دوورکەن بۆ چکە کە بڕواری ئەکسپایر لەسەر مادەی کە نووسێت خۆراکە مادەی کە نووسێ مانای نییە کە ئەو خۆراکە دوای ئەو مەسەن تامەکی لەوانێت تێکچێت ناخێر مانایەوە کە کۆمەڵی مادەی تایە کە لەوانەیە لە دوای ئەو بڕوارە کارلێک بکەن ببن بە ژەهر بۆمان زەرر لە جەستەمان بن لە بڕێوەی کە بن بە خۆراکە مادە و سوودمان پێ بگەێن لەوەرەوە دڵنیاییەوە پێتەڵم ئەگەر ئەکسپایر بوون بە دنیا نەبن نزیککەینەوە لی یان ئەگەر دڵنیاش نەبوون لە ئەکسپارەکەی باشتر وایە بەکاری نەهێنین. کەواتە ئێمە ڕۆژانە لە مارکێتەکانە لە بازاردا بینەر و وەکوەڵێ شاهدی دەیەها خواردنی ئەکسپایرین ئەمە تا چەند قسەیەکی شعبیژەیە کە دەڵێ ئەو شێرپەنجە زۆرەی لە کوردستان هەمووی بەهۆی خواردنی ئەکسپایرەوەی ئەمە ڕاستە؟ ئەگەڕێنەوە بەش یەکەمین پرسیارەکە بەش یەکەمین پرسیارەکە ئایا ڕێژەی شێرپەنجە لای ئێمە لە وڵاتانی دەروبەریان لە ستاندەرە جیهانەکان زیاترە بەپێی و ئامارە لای خۆم وەکو بەشی لە پرسای بەشی ئاماری نەخۆشخانەی هیوام تا ئێستا ڕێژەکانمان لە ستاندەرە جیهانەکان لای نەیەوە لەبەرەوە ڕێژەکە زیادی نەکردووە زیادبوونی ژمارە مانای زیادبوونی ڕێژە نییە چکە ئێمە چەند دانیشتوانمان زیاکە لەگەڵەوە ژمارەکان بە دڵنیایە زیاکە 10 ساڵەوە پێش ئەو کارانی کە بۆ ناسینەوەی نەخۆشیەکە هەمان بوو وەکوانی کە ئێستا هەمانە ئێستا زۆر پێشکەوتوترین نەتوانین لە ئاستێکی زووترا لە قۆناغێکی زووترا شێرپەنجەکە دۆزینەوە لەبەرەوە وەکو جواب یەکەمی وەڵام یەکەمی بەشی یەکەمی پرسیارەکەت ڕێژەکان زیاد کردو ڕێژەکان زیای نەکردووە. وەڵامی بەشی دووهەمیان بەسبەت ئەکسپایر مادەی خواردنی ئەکسپایرەوە دڵنیاتان دەکەمەوە ئەگەر هەر شتێک هەبوو بەشی چاودێری تەندروستی هەیە لە بەرەبەراتی خۆپاراستنی سلێمانی لە پارێزگاری سلێمانی پارێزگای سلێمانی لە بەرەبەراتی تەندروستی سلێمانی کە من ژنەی تایبەتیان هەیە ژمارەکانیان بەتەکید بڵاوکراوەتەوە زانراوە توانین یەکسەر پەیوەندیان پێ بکەی یەکسەر خۆیان ئجراتی خۆیان نەگرن لەبەرەوە پێتەڵم یعنی چاوپۆشی کردن لە شوێنێک کە مادەی ئەکسپایری تیا بێت
بەڕاستی ئەوە زیانگەیان بە خۆمان زۆر باشە بە کەس و کارمان بنەتەوەکەمان. دکتۆر باس لە نەخۆشخانەی هیوا کرد من دووسێ کەسێ پێیان وتم کە لە نێو هۆڵێکی نەخۆشخانەی هیوادا ڕسمێ ڕێنمایی هەڵواسراوە کە هەڵگرتنی خواردنی بامیە کە زۆر باوە لە نێو کوردەواریە لە نێو فرێزەر و مجەمیدەدا ئەمە ئەبێتە هۆکاری شێرپەنجە. پێم خۆش هات لەسەم تەوەرە قسەمان بۆ بکەی پاشترە چینە سەر سوود و زیانەکان یان ئەو خۆراکانە کامان کە پێویستە بە فرێزەر هەڵگیرێن ئەوانش کامان کە زیانیان هەیە ئەگەر هەڵگیرێن. ئایا خواردنی بامیە ئەم ڕێنماییە هەیە لە نەخۆشخانەی هیوا و ئایا ڕاستە هەڵگرتنی بامیە بەو شێوازە یان بەو ڕێکارە ئەبێتە هۆکاری شێرپەنجە؟ هیچ چۆنڵی هیچ لایەنێکی زانستی نییە قسێ دوو پاتکاتەوە. ینی خۆم جارێکشان لە فەیسبووکە من بینی بەڕاستی پەیوەندیم لەگەڵ بەشی ڕاگەیاندنی نەخۆشخانەکەمان کرد ئەوانیش دڵنیان کردمەوە کە هیچ شتێک لایەن ئەوانە ڕێنمایەک لایەنەوە دەرنەچوو کاشتی وای تیا بێت لەبەرەوە من دڵنیاتانەکەمەوە هیچ شتێک نییە لانی زانستیەوە بڵێ کە بامێ لە مژەمیدەی هەڵەگریان ئەبەسترێت تووشی شێرپەنجەمانەکات. ئەو شتە دوورە لە ڕاستیەوە بەسپەت ئەو تێبینێشەوە نازم خۆم شخصیان لە یەکی 2016 نەخۆشخانەی هیوام هیچ پۆستەرێکی وام نەبینیەوە بەڕاستی بەس لە یەکێک لە بڵاوکەراوەکانە نازم کێ بوو کە بڵای کرد بۆ مەخۆم یەکسەر ئاگاداری بەشی ڕاگەیاندم کە شتێک لە هەیە لای ئەوانەوە وترا بێرەوەنەوە ئەوانش دوو پاتیان کردووەنە دووسێ جاریش پۆستیان کردوێتەوە کە ئەم شتە دوورە لە ڕاستیەوە هیچ بنەمایەکی زانستی نیە. زۆر باشە دکتۆر لە ئێستاە مرۆڤەکان هەموو خێزانێک لە نێو ماڵەکەی خۆیدا هەڵگری بەشێکی زۆری خواردنەکانە لە وەرزێکەوە بە وەرزێکی دیکەیان هەر لە وەرزەدا بەکاریان هێنێتەوە خواردنە بەستوەکان لە مجەمیدە و فرێزەرە هەر لە گۆشت و مریشک و گۆشتی ماسی و سپاقلەمەنی و سەوزەمەنیەکانە تا ئاگاتە بۆمنە خواردنی وەکو تەماتە و بامیە و کۆمەڵی شتی دیکە ئەمانە شێوازی دروست بەکارهێنانیان یان شێوازی هەڵگرتنیان چۆن چۆنیە و چ خۆراکێک زۆر باشە ینی هیچ کێشەیەکی نیە لە هەڵگرتنیاوە ئەو خۆراکە کامەیە کە هەڵگرتن و خستنە نێو فرێزەر و مجەمیدە زیانێکی زۆرمان پێگەین لە ڕووی تەندروستیەوە. وەکو شێوەکی سەرەکیش خواردنێک نییە نەتوانین هەڵیگرینیان بیبەستێت یان وشکی بکەینەوە بەڵام بەنسبەت بەستوەکان تاکە ڕێنمایی کە ئەوە هەیە بە تایبەتی گۆشتەکان لەگەڵ میوەکانە کە ئێمە هەڵمان گرت بەستمان دوای کە دەرمان کرد یەکسەر بێ بەکار بهێنرێت کە توانمانەوە خاو بووە یەکسەر بێ بەکار بهێنرێت نابێت کە خاو بووە تۆ جارێکی کە هەڵیگریتەوە بخیتە ناو مجەمیدەکە و ببەستێتەوە لەبەرەوە خواردنێکی تایبەت نییە بڵێن ئەمە قەدەکەیە نابێ بخینە فرێزەرەوەیان ببەستێت بەڵام کە خسمانە فرێزەرەوە یان خسمان نەمجەمیدەوە بەستی کە دەرمان هێنا خاومان کردەوە باشترە بەکار بهێنێ نابێت جارێکی کە بخێنە ناو مجەمیدەکە و بیبەستێت یان لەو کێشی کە لای ئێمە هەیە کێشەی برانی کارەبایە بە تایبەتی لە وەرزی زستانە خراپترە بێت ئەگەر بینیمە خواردنەکە تواوەتەوە دەگەی و جارێکە بەستێتەوە ئەو مانایەوە لەوانەیە ئەو خواردنە تێک چوو بێت لەبەرەوە باشترە خۆمان پارێزین لە بەکارهێنانی هەرچەند خۆی مجەمیدە لای ئێمە قەت ناگاتەوە کە 6 ساعت کار بە بڕێت تا 6 ساعتەکە خۆی مجەمیدەکە خۆی سۆڵەکە کێتایەتی پارێزگاری لە خۆیەکە خۆی عازریشە پارێزگاری لە خۆیەکە و کێشەی مەمە دروست ناکات. ماوەی هەڵگرتنی خۆراک بۆ نمونە خۆراکێک هەیە لە وەرزێکەوە بە وەرزێکی دیکە هەیە بۆ منە 6 مانگی بەسەرات تێپەڕەبێ ئەم مرۆڤەیان نایپەرژەیان بیری نییە کە خۆراکێکی وای هەیە لە مجەمیدە هەڵی گرتووە تا چەند ئەو ماوەیە کامەیە کە پێویستە خۆراک تایە بەکاربێتەوە و دوای ئەو ماوەیە هەڵگرتنی لە مجەمیدە ئیدی بەکارهێنانی زەرور و پێویست نییە و بەڵکو زیانمەندیش زەرەری شەیە بۆ مرۆڤەکە. بەڵێ ئێمە کە عادەتیە لای خۆمان خواردن مەسەن کە مەسەن بامی هەڵەگرین لە زستانە بەکاری هێنین یان ئەو خواردنانی کە مەسەن لە زستانە هەیە مەسەن خێنە مجەمیدە لە هاوین بەکاری هێنین بە زۆربەی کات ئێمە ئەو خواردنی کە لە هاوینە هەیە و لە بەهارە هەیە هەڵێگرین و لە زستانە بەکاری هێنین لە مودەدایە کە مودەی 6 مانگ یان 9 مانگ زیاتر نییە کێشەمان نییە بەس بەمەرجێک توانەوەی تیاڕوو نەیات و تێکچوونی تیاڕوو نەیات ئەگەر توانەوە یان زانیمان ڕەنگی خواردنەکە تێک چووە بە تەکید دایک و خوشکانمان و خۆشمان ئەو شتانە ئەزانین ئەگەر بۆنی خواردنەکە تێک چووە ئەگەر تامی خواردنەکە تێک چووە باشترە دوورخینەوە لای بین لە ناوی بین نەک بەکاری بێنین. زۆر باشە دکتۆر پێشتر باسە لە خواردنی وشکراوە کرد لە کۆمەڵگەی کوردەواریە ڕێگای وشکردنەوەی خۆراکانێکی دیکە لەو ڕێگانێک بۆ هەڵگرتنی خۆراک هەر لە بامیە و قەیسی وشک و نازام تەماتە و کۆمەڵێشتی دیکە ئەمەیان چ شێوازێکە ئایا شێوازێکی دروستە وە سوود و مەترسیەکانی ئەم ڕێگایە کامیانن؟ ئەگەر بە شێوەیەکی پاک
هەڵبگیرێت وشک بکرێتەوە کە زۆربەی کات ئێمە لە ماڵەوە مەسەن دایکمان و خوشک عزیزەکانمان ئەیکەن کە بە شێوەیەکی پاک و تەمیزە هیچ کێشەمان نییە. و لانی زانستیشەوە خۆراکە مادەکان و چڕی خۆراکە مادەکان و سوودیش خۆراکە مادەکان لەو خواردنەوەی کە وشک کراونەتەوە هەمان سوودن وەکو خۆراکانەی کە تازە بەکاریان هێنین هیچ جیاوازیشی نییە. زۆر باشە دکتۆر، جوڵە و وەرزش چۆن وە لە مرۆڤەکە کە سوود لەو خۆراکە وەربگرێت کە لەو ڕۆژە خواردوێتی. بۆ نمونە زۆر جار ئەگوترێ مرۆڤ کە خۆراگە خۆیان بەسەریەوە ئەخوێیان هەر بە ئیسراحەت دەمێنێتەوە، جیاوازی ئەم مرۆڤە لەگەڵ مرۆڤێکا چێت کە دوای خواردنی ڕێژەیەکی زۆر لە خواردن تەنان با چەوری و گۆشت و کۆمەڵشتی دیکەش بێ، بەڵام لەگەڵەوەی کە کاری پێەکە یام ئەجوڵێ یام گەشتێکی شاخەوانی و سەیرانێکی پێەکە، جیاوازینەوەن ئەم دوو مرۆڤە چییە؟ ئەگەڕینەوە بۆ وشەیەکەم کەوتم لەسەر ڕێکخراوی تەندروستی ڕێنماییتە ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ خۆپاراستن لە کێشەکانی کە پەیوەندی بە خواردنەوە هەیە یان پاراستنی تەندروستی خۆمان. دوو بەش هەن کە جیاوی نامنەوە لە یەکتری، خواردنی تەندروست و چالاکی جەستەیی بە وەرزشەوە. ئەم دوانە بە سوودترین دووشتن کە هیچ پارێکی تێناچێ، هیچ لاکێکی ناوێت لایەن ئێمەوە، بەڵام سوودێکی زۆری هەیە بۆ جیاوازی نێوان ئەو دوو مرۆڤەش. ئەو مرۆڤەی یەکەمیان کە وەرزشەکات بەشێک لە خۆرانکە مادەکان وەکو وزێکی سەرەکی سەرفەکات، دوای ئەوە بەشێکی هەڵەگرێت، ئەگەر بەشێکی زیایی بمێنێتەوە یان نەمێنێتەوە ئەو کاتە تەندروستێکی باشتر، تەندروستێکی جەستەیی، تەندروستێکی دەرونی، تەندروستێکی ڕۆیی خواردنەوە باشترە، حتا بە نسبەت کۆندامی هەرسەوە جوڵی کۆندامی هەرس بوانی کە جوڵیانە بێ و چالاکی جەستەیان زیاترە، کێشەکانی مەسەلەن کۆندامی هەرس کەمترە لەوانەیە. بە پێچەوانەوە لەوانی کە مەسەلەن ژەمی قورس درەنگە خۆن یان ژەمە خۆن و دوای ئەوە ئەخەون، کێشەکان پەیوەندی بە کۆندامی هەرسەوەیە خراپترە، هەرسکردنی خواردنەکان، باری تەندروستی خۆیان، وەڵگرتنی خۆیان و سەرفکردنی وزەکە زۆر خراپتر بێ بەراورد لەبەرەوە گروپی یەکەمیان کە وەرزشەکەکەن یان چالاکی جەستەیانە بێ دوای خواردنەکە یان ژەمی خواردنی درەنگ ناخۆن زۆر باشترن وەک لەوە یەکەم. دکتۆر پێم خۆشە باسێک لەو هەڵگرتنەوەی خواردنەکان لە فرێزەر بە تایبەت بامیان کە لەوەچە بەشێ لە بینەران داوای دڵنیاییەکی زیاتر بکەن کە جەنابتان وەکوی کە لە نەخۆشخانەی هیواش کارمەندن، پێم خۆشە جارێکی تر بە دڵنیاییەوە خواردنی بامیە وەکو لە ئێستا ترسێکی زۆری خراوەتە سەر کە ئەمە گوایە تووشی سەرەتان و شێرپەنجە مرۆڤەکان تووشی ئەم دوو نەخۆشیەکە. ئایا ئەمە ڕاستە یانە؟ چۆن ئەم گومانە لای مرۆڤەکان دروست بووە پەیوەندی بە چێوەیە کە ئەم ترسە لای مرۆڤەکان دروست بووە؟ بەداخەوەڵێن ئێمە سەرچاوی زانیاری بەنسبەت تەندروستی مەسەلەن لە سلێمانیە وەکو ئوسوڵ قانونیە کە بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانیە مەسەلەن ئەگەر بەس پەیوەندی بە خەز نەخۆشخانەکانەوە بێ نەخۆشخانەکانە لەگەڵ بەڕێوەبەرەتی خۆپاراستنی تەندروستیە. لەم سێ سەرچاوەیە زیاتر چ زانیاریەکان دەرچێ باشتر وایە دڵنیا بینەوە لێی. بۆ چکە زانیاری و داتا ئێستا لەم سەردەمەی ئێمە چەکێکی دوولایەنایە، چەکێکە سوودمان پێگەێنێت لە هەمان کاتە چەکێکە زەرەرمان پێگەێنێ. بۆیە بەڵێ ئەو زانیاری کە بەڕێزت وتت من خۆشم کاتی خۆ پێم وتی کە گەشتمەوە پێم بەڕاستی زانیارێکی هەڵەی ئاوا کۆمەڵێ زەرری زۆرەگەیان، کۆمەڵێک زەرەر چۆنەگەیێنێ من وەکو هاوڵاتێک گوێم لێ بێ ئەترسم جارێککە بامێ بەکاربێنم. بەڵام من دڵنیا دەکەمەوە زانیاری هیچ بنەمایەکی زانستی نییە و تا ئێستا ئەوکە بیزانم ئەوکە من پێم گەیشتووە هیچ زانیارێک نییە بڵێ بامەی ناو بەست و ناوم جەمیدە ناو فرێزەر بێ زیانێکی تەندروستی هەیە تووشی شێرپەنجەمانەکە. هەر بۆ دڵنیاییش چەمکی شێرپەنجە هۆکارێکی ڕاستەوخۆی نییە بڵێ وڵا ئەم هۆکارە هەیە یەکسەر بیکەم و شێرپەنجەم تووشێ جگە لە کۆمەڵێ باری تایبەت نەبێت. زۆربەی حاڵەتەکان پەیوەندی بە چیەوە پەیوەندی بەو ژینگەیە کە تێژین باری جینی خۆمان و جەستەی خۆمان توانای توش بوومان بە نەخۆشیەکان یان شێرپەنجە لەگەڵ ئەو هۆکاری کە یارمەتی دەر و توش مەکات. بۆ نمونە قەڵەوی بۆ نمونە خۆراکی ناتەندروست کە چەورێکی تێری زۆری تیا بێت، بۆ نمونە خوێکی زۆرە خۆم، بۆ نمونە شەکری زۆر بەکارهێنم، بۆ نمونە شیرە منێوانی کە چۆری زۆر تیا ئەمانە بەکارهێنم لەگەڵ ئەوشە چالاکی جەستەییم نییە. ئەمانە هۆکاری یارمەتی دەرن، ئەمانە فاکتەری سەرەکی نین بۆ دروستکردنی شێرپەنجە، بەڵام هۆکاری یارمەتی دەرن لەگەڵ جینەکانی منە لەگەڵ توانای جەستی منە بۆ توش بوون، ئەمانە وام لەکەن کە توش ببوون.
زۆر باشە دکتۆر بێنە سەر خواردنەوەکان بە تایبەت لە ئەمڕۆیە باز لە پیسبوون یان پیسی ئاوی خواردنەوەی هاوڵاتیانەکرێ ئاوی خواردنەوە لە ئەگەری پیسبوونیان چ کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ بەجێ دەهێڵێ و ئەو کاریگەری لە چ بەشێک یان لە چ نەخۆشیەکدا خۆیە بینێتەوە بە دڵنیاییەوە مەسەن ئاوی پیسبوون بە پێی ئەو پیسبوونێکی هەیەی مەسەن ئەگەر جۆرەکە مەسەن با بڵێن کۆلێرا بێ ئەو بە دڵنیایی تووشی نەخۆشی هەوکردنی کۆلێرایە بین و تووشی سچون وشانەوە بین ئەگەر مادەکە کیمیایی بێ پێی مادە کیمیایەکە ئەگۆڕێ و ناتەندروستێ زیانێ بێ لەسەرمان بەڵام ئەوش هەر بۆ دڵنیای هەوڵاتیان خۆم چەندین جار مثلا لە ماڵی باوکم لە شوێنێکە خۆم تیا دانیشتوم چەندها جار نمونەم لێ وەرگرتووە بردوومە بۆ مثلا بڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی لەوێ تاقیقێکی تایبەتیان هەیە کە پشکنینی بۆکەن ئاوەکانمان الحەمدولله سەلامەتە و یەکێکی لە سازگارترین ئاوەکان کە لە عێراق هەیە ئاوی سلێمانیە الحەمدولله خواردنەوە غازیەکان باز لەوە کرێ کە مەترسیەکی کاریگەر یان بۆ من کاریگەریەکی خراپ لەسەر مرۆڤەکان جێ دەهێڵن خواردنەوە غازیەکان چ کاریگەریە لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکەن دوو کارەگەری سەرەکی هەیە بەباری سلبی و خراپیە بەباری خراپەکەیە باری خراپەکە باری خراپەکەی چیە کەمیان بڕێکی زۆری شەکریتیایە تاوان ئەوش هەمان شت وەکو ئاردە سپیەکە سفرەکە برنجە سپیەکە لەگەڵ ئاردە جۆ سفرەکە هەمان کاریگەریان هەیە بۆ بڕی شەکرە لە خوێنمانە زوز بەرزەکەنەوە لەگەڵەوە ئەنسۆلین وەکو لە لەشمانەکو کاردانەوەیەک بۆی کە بتوانە چارەسەری ئەمە بکە بلە بەژێتەوە بەڵام ماوەی کارکردنی ئەنسۆلینەکە زۆر زیاتر لە ماوەی مانەوەی ئەو شەکرە لە بڕۆ ماوەی کەمێنێ کە ئەنسۆلینەکە ئیشەکە ئەمە ئاماژایە بە مشکمان بەڵێ ئەنسۆلینەکە هێشتا ماوە ئیشەکە لە بەرەوە هەست بە برسێتیەکەنەوە بێنە خواردنی کە بێنە ئەمە شوامان لێکە خواردنێکی زیاتر بخۆین ئەمان خاتە بابی کێشزیایی و قەڵەوی و کارانە دروستەکانی کە بابی دووهەمیان بابە کاڵنگ غازدارەکەیە کە هەنێک توێژینەوە هەیە ئەڵێن ئەو کێشەی چیمان بۆ دروستەکە کێشەی هەڵمژینی کالیسیۆم لە گەدەمانە و زایدەن کێشەی چڕی کەمبوونەوەی چڕی ئەسکمان بۆ دروستەکات ئەمە دوو کاریگەریە کە تا ئێستا سلمێنراون ئەگەر کاریگەری هەبێم تا ئێستا ئاگام لێنێ بەس ئەو دوو کاریگەری کە باشتر وایە دوورکەوێنن ناڵی بە تەواتی بەکاری مێنە بەڵام باشتر وایە دوورکەیتەوە لێی بۆ کاتی پێویست بۆ تامێک کە توانی بەکاری بێنی بەڵام زۆر ڕۆژانە ناوەکو ئەوە ناش وەکو لە خواردنەکانمان ژەمێر زێرگە و پێم وتی خۆژەمە سەرەکیەکان و خواردنە سەرەکانی کە تایەتی ئەبێت چی بێت باسی هینمان نەکرد باسی مەسەن ساردیمان نەکرد باسی خواردنەوە غازدارەکانمان نەکرد باسی خواردنەوە وزە بەخشەکانمان نەکرد بەڵام باسی چیمان کرد باسی شیرەمەنیەکانمان کرد باسی میۆکانمان کرد باسی سەوزەکانمان کرد باسی دانەوێڵەکانمان کرد باسی پرۆتینەکانمان کرد دکتۆر یا من شتێکی وام نەماوە شتێک کە پێویست بکە باسی بکەین و من نەمپرسی بێ و جەنابە ئاماژەیەکی پێ بکەی زۆر سپاس دەکەم بەدڵنیایەوە گەڕێمەوە جەختەکەمەوە لەسەرەوە سەوزەکان و میۆکان جگە لەوانە ئەنتیۆکسیدەکانی تیا جیۆکسینەرەکانی تیان کەمەرە خانەکان لە شمە و شانەکانمان پارێزن لە شێرپەنجە و زایدەن کۆمەڵەیە سوودی زۆری هەیە لەبەرەوە لەگەڵ هەموو ژەمە خواردنێکە تکایە بە ئەمانی لەگەڵا بێت ڕێچکەی ئاسایی خۆیانە بەکارێ بێنن زیادخۆری تیامەکەن و سایتێکی شەیەمێ ئاماژەی پێم کە myplate.com ئەمە کە سایتێکە وەزارەتی زراعی ئەمریکی دامێکە لە 1960 تا ئێستا ڕێنمایە بە خواردن بۆ هاوڵاتیان لەبەرەوە توان پەنای بۆ بەرن ئەگەر بمانێ بزانین بە پێی ڕەگەزەکەمان بە پێی جێندەرەکەمان بە پێی تەمەنەکەمان چەندێک خواردن خۆین چی بخۆین چ بڕێکەیە باشەوە و چۆن خواردنەکان هەڵبژێنن بە زمانی ئینگلیزیە ئەگەر توانیتان ئەتوانن سەردانی ئەو بکەنەوە زۆر باشەوە بە هیوای تەندروستی بۆ بەڕێستان و بۆ هەموو هاوڵاتیانیش زۆر سپاس دەکەین زۆر سپاس و سەرکەوتوی دکتۆر بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ